بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. ئەنجومەنی پارێزگاکانی سلێمانی و هەولێر و دهۆک لە قەیراندان و ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەش تاوکو ئێستا پێکنێنراوە بۆی ڕێگری لە کارەکانیان و پێنەدانی دەستەڵاتیان. ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕۆڵێکی ئەوتویان نییە لە کێشە و گرفتەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بە میواندارێک لە بەڕێزان لە سلێمانی ڕێکەوت زەکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی، هەروە لە هەولێرەوە عەبدوڕەحمان مۆهەندیس سەرۆکی لیستی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر، لە هەڵەبجەشەوە تۆفیق مستەفا پاڵێورا بۆ سکرتێری ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە تاوتوێن پرسە دەکەین. لە سەرەتا ڕاپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە قەیراندان بەهۆی پێنەدانی دەسەڵات و ڕێگری لە کارەکانیان نەیانتوانیوە ڕۆڵی خۆشیان ببینن. لە ئێستادا هەرێمی کوردستان خاوەنی سێ ئەنجومەنی پارێزگایە لە شارەکانی هەولێر و سلێمانی و دوهۆک. ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەش تاوەکو ئێستا پێک نەهێنراوە. ئەنجومەنی پارێزگاکان بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 پەرلەمانی کوردستان ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتی چاودێریکردن و دەرکردنی بڕیار و ڕێنماییان هەیە بۆ ڕێخستنی کاروباری کارگێڕی و دارایی بەپێی پرەنسیپی لامەرکەزیەت. لە ئێستادا دۆخی هاوڵاتیان لە پارێزگاکانی هەرێم لە ڕووی موچە و کارەبا و خوێندن لەو پەڕی ناهەمواریدایە. ئەنجومەنی پارێزگاکانیش نەیانتوانیوە ڕۆڵ ببینن لە ئەسوکردنی بارگرانی سەرشانی هاوڵاتیان، بەشێکیشیان بە 2 مانگ جارێک کۆبوونەوە ئەنجام دەدەن. هۆکاری لاوازی ئەنجومەنی پارێزگاکان دەگەڕێتەوە بۆ ئەوەی حکومەت هێرەم دەسەڵاتی لامەرکەزێتی نەداوە بە ئەنجومەنی پارێزگاکان و زۆرجاریش بڕیارەکانیان کاری پێ ناکرێت. لەلایەکی ترەوە ئەنجومەنی پارێزگاکان بەهۆی نەبوونی بودجەیەکی تایبەت و پێداویستیەوە ناتوانن کارەکانیان ڕاپەڕێنن. ئەنجومەنی پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دوهۆک ڕۆڵێکی ئەوتۆیان نییە، حکومەت ڕێگری بۆ کارەکانیان دروست دەکات. ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەش دوای 2 ساڵ لە بڕیاری پێکێنانی لە لایەن پەرلەمانی کوردستانەوە تاوەکو ئێستا پێک نەهێنراوە. لە کاتی بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە 30 چواری 2014دا ئەندامانی ئەنجومەن بەڵێنی زۆریان بە دەنگدەراندا، بەڵام بەڵێنەکانیان جێبەجێ نەکرد. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. ئەگەر سەرەتا بچینە هەولێر لای کاک عەبدوڕەحمان. کاک عەبدوڕەحمان زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. بە شێوەیەکی گشتی ئێستا دۆخی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان چۆنە و بە تایبەتی دۆخی ئەنجومەنی پارێزگای هەولێر چۆنە؟ بەڵێ بەناوی خوای گەورە سڵاو بۆ ئێوە و هەموو بینەرانی خۆشەویست. ئێمە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بۆ ئەوە هەڵبژێردراوین کە ببینە نوێنەری خەڵک و بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 کار بکەین کە ئەو یاسایە هەندێک لە دەسەڵاتەکانی پەرلەمان و حکومەتی دابەزاندووە بۆ ئەنجومەنەکان و هەروها بۆ حکومەتی خۆزیەیی هەولێر و هەموو پارێزگاکان. بەڵام بەداخەوە ئەو بڕا یاخود ئەو سنوور دەسەڵاتە سنووردارش بە تەواوی لێناگەڕێن کە ئێمە بەکاری بێنن، چونکە بەڕاستی حزبی دەسەڵات نایەوێ و ئەنجومەنانە ئەکتیڤ بن، نایەوێ ئێمە. بەڵێ بەڵێ کاک عەبدوڕەحمان. بەڵێ دواتر دەگەڕین و لای کاک عەبدوڕەحمان. دیارە دەنگی بەڕێزیان گرفتێکمانە لەگەڵ بەڕێزیان، دواتر دەگەڕێنەوە لاتەن. کاک ئەگەر بچینە هەڵەبجە لای مامۆستا تۆفیق. مامۆستا تۆفیق زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. سەبارەت بە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە دوای زیاتر لە 2 ساڵ لە بڕیاری پەرلەمانی کوردستان بۆ پێکێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە، هۆکاری چییە تاکو ئێستا ئەنجومەنەکە پێک نهاتوە؟ ئەنجومەنەکانی دیکە گرفتیان ئێوەش مەسەلەن تاکو ئێستا نەتوانراوە کە ئەنجومەنەکە پێک بێنرێ؟ مەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە و لە گوێگرانی خۆشەویستیش بینەرانی خۆشەویستی. بەڵێ ئەنجومەنی پارێزگای ئێمە نەک هەرەوەری کە دەسەڵاتی پێنەدراوە
پێک نەهێنراوە و هۆکار زۆرن لە دیدارەکانی پێشووە ئاماژەمان پێداوە ئەو هۆکارانە کە ئەم قەیرانە سیاسی کە ئێستا لە پێش هەمیانەوە کە هەرێمی کوردستانی بە کشتی گرتووەتەوە ئەوە پشکێکی شێری هەیە لە پێکنەهێنانی ئەنجومەنەکە هەروەها قەیرانە دارایانە هەروەها نەبوونی ئیرادەیەکی بەهێز لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتەوە بۆ ئەم پارێزگایە پاشان ڕێک نەکەوتنی لایەنەکان لە نێوان خۆیاندا هەرەکە و بەپێی پشکی دەسەڵاتیان لە ئیدارەی شارەکەدا هۆکار بوون بۆ پێکنەهێنانی ئەم ئەنجومەنە و ئەمە بۆ خۆمان گلەیمان هەیە بەڕاستی لە لایەنەکانی هەڵەبجەیش کە وەکو پێویست بەڵێ کۆبوونەوەیکی زۆریان کرد لە ماوەی ئەم چەند ساڵەدا بەڵام سارد بوونەوە لە هەوڵەکانیان لە جووتەکانیان بۆیە بوونە هۆی ئەوەی کەوا تا ئێستا ئەنجومەنەکە پێک نەهێنرێت بەڵێ زۆر باشە بەڵام ئێستاکو ئێستا کەم ئەنجومەنە پێک نهاتووە هۆکارەکەی مەسەرەن هۆکارێکی یاساییان سیاسیە کە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2015 لە مانگی دوو لە دانیشتنێکدا لە پارێزگای هەڵەبجە یاسای ئیدارەی پارێزگای هەڵەبجەی پەسەند کرد کە هەیکەلی ئەنجومەنەکەش لە خۆی دەگرێت هۆکارەکە سیاسی یاخود یاساییە بەڵێ وەکو باسم کرد هۆکارەکە سیاسیە یاسایی نییە چونکە وەکو ئەو بڕیاری بۆ دەرچووی لە 5/2015دا بە یاسا کراوە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە 25 ئەندامی هەیە و بەسەر حیزبەکاندا بە پێی دەنگەکانی 34 2014 دابش کراوە بەڵێ هەروەکو چۆن پەرلەمانی هەرێم پەکی خراوە بە بڕیاری سیاسی هەروەکو چۆن حکوومەت ئیفلیج کراوە بە بڕیاری سیاسی بە هەمان شێوە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە و کارە نەبوونی پارێزگاکەیش خۆی هەمی بە بڕیاری سیاسیە هیچ ڕێگرێکی یاسایی لەو بوارەدا نییە و هەروەها ئێمە حتا بە ڕێگری داراییشی نازانین چونکە ئێمە وەکو کاندیدانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە زۆر دەمێکە بڕیارمان داوە کە ئێمە هەر بەو موچەیەی کە هەمانە هەمومان فەرمانبەرین مامۆسانی هەر فەرمانبەرێکی ترین و داوای هیچ امتیازێک ناکەین لە حکوومەت و ساری خۆمانمان هەیە و هیچ بارگرانیەک دروست ناکەین بۆ پارێزگاکە و بۆ حکوومەت و هیچ بیانێکمان بەدەستی حکوومەتەوە نێشتوێتەوە بەڵێ ئەو بڕیارێکی سیاسی و لە ئەنجومەنی وەزیران واژۆ تایسانەکراوە لەسەر ناوەکان لەوێ گیری کردووە ئەو کاتە نازانین لەلایەن هەردوو لایەنی دەسەڵاتەوە یا لەلایەن لایەنێکیانەوە بۆ ئێمە بشە بۆ داداچوونمان کردووە و ئومێدمان هەیە کە کارا ببێتەوە لەم نزیکانەدا بەڵێ سپاس دەکەین بەڵێ سپاس دەکەین مامۆستا تۆفیق دواتە گەڕێنەوە لای بەڕستانگەر بچینەوە هەولێر لای کاک عەبدوڕەحمان کاک عەبدوڕەحمان پێشتر پرسیارەوەم لە بەڕێز کرد سەبارەت بە دۆخی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم بەگشتی و سەبارەت بە دۆخی ئەنجومەنی پارێزگای هەولێر بە تایبەتی ینی بەڕێز باس لەوە کرد کە ئێستا فەرامۆشکردنی ئەنجومەن هەیە لە هەولێر لەلایەن دەسەڵاتەوە بەڵێ نازم چەند گوێ لە قسەکانی من بوو ئەسڵەن دەسەڵاتی حیزبی نایەوێ ئەو ئەنجومەنانە ئەکتیڤ بێن بکەونە سەر پێی خۆیان بتوانن ئەرکەکانیان زێبەزێ بکەن بەداخەوە ئێمە لەوەتەی کە دەست بەکار بوونە لەو ئەنجومەنە دەمانتوانیوە وەکو پێویست خزمەتی هاوڵاتیان بکەین ئەوەش خەتا لە ئەندامانی بەڕێز نییە بەڵکو خەتا لەو دەسەڵاتەیە کە نایەلی ئەو ئەنجومەنانە ببیتە چاودێر لەسەر حکوومەتی خۆجەیی هەولێر و هەروەها ئەوەی ئێمە کە هەستی پێ دەکەین لە هەولێر لەو بڕواایەمە کەواروە وەرکو ژێشمان لێ بووە لە سلێمان و دهۆچێش بە هەمان شێوە ئەو ئەنجومەنانە ناتوانن کاری خۆیان وەکو پێویست ئەنجام بدەن چونکە بەڕاستی نەناو یاساکەش هەندێ وەکو بۆمبی تەوقیتکراو هەیە تەناقوزەش تێدایە لە نێوان ئەو یاسایە ئەو دەسەڵاتێک کە بە ئێمە درایە و هەروەها ئەو دەسەڵاتانەی کە بە وەزیرە بەڕێزەکان درایە بەرێککەوتن هەیە لە ئەنجامیشدا قسەی وەزیرەکان بەسەر دەکەی خۆی مەفرۆزە ئێمە کە دەستگایەکی هەڵبژێردراوین وەکو ئەنجومەنی پارێزگای هەولێر خاوەنی 750,000 دەنگدەرین
مەفروزە بە دەسەڵاتی ئێمە زیاتربی لەو دەسەڵاتانەی کە دیاری کراوە بۆ وەزیرەکان دەربارەی حکوومەتی خۆجێیی پارێزگاکان. بەڵام هەروەکو وتم دەسەڵاتی حزبی نایەوێ ئەو دەسەڵاتە بکەوێتە دەست نوێنەرانی خەڵک، ئەو نوێنەرانەی کە بە دەنجی خەڵکەوە هاتوون بە وەکالەتی وان کار دەکەن چووکە ئەگەر بێت و ئەو ئەنجومەنانە ئەکتیڤ بێ و هەروها ئەنجومەنەکانی قەزا و ناحیەکانش ئەگەر بێت و هەڵبژاردننی بۆ بکرێ و ئەنجومەنەکان دابمەزرێن ئەو کاتە خەڵکو و هەروها دامودەزگاکان هەموو چاویان لە ئەو ئەنجومەنانە دەبێ. ئەو ئەنجومەنانە ناچارن کە خزمەتی خەڵک بکەن، ببنە نوێنەری ڕاستەقینەی خەڵک، چونکە پاش ماوەیەکی تر واخود بکات 4 ساڵیان تەواو کرد دیسان هەڵبژاردن دەکرێت. لەبەر ئەوە ئێمە داواکارین کەوا بە زووترین کات هەڵبژاردن بۆ ئەنجومەنی قەزا و ناحیەکانیش بکرێن، نەک هەر ئەنجومەنی پارێزگا. ئەنجومەنی پارێزگا بەڕاستی ئێستا بارێکی قورسی لەسەرشانە، بەڵام ئیمکانێتیشی زۆر کەمە. تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەڕەوای نابینی هەیکلێکی ئیداری بۆ ئەو ئەنجومەنانە پێک بهێنێ یاخود دەسەڵاتی پێ بداتێت تاکو بەخۆی بەڵکی بێنێ. وەروە تاکو ئێستا یەکەی ژمێریانی لەو ئەنجومەنانە نییە بۆ ئاگاداری زەنابتان فەرمانگایەکی بەسیت و سادە لە قەزایەکە خونە ناحیەک یەکەی ژمێریاری هەیە، هەیکلی ئیداری هەیە، بەڵام ئەو ئەنجومەنە ئێمە تاکو ئێستا ئەو هەیکلەی نییە، ئەو یەکە ژماریایی نییە. تاکو ئێستا ئێمە ئەگەر تۆزێک پارە هەبیتن مانگانە لەسەر بۆ خزمەت گوزاریەکان سەرف بکرێتن دەبێت لە پارێزگای هەولێر لە ژمێریاری پارێزگای هەولێر بۆمان خەرز بکاتن بەداخەوە. ئەوەش پێچەوانەی یاسایە مەفروزە پارێزگا سەر بە ئەنجومەن بین، نەک ئەنجومەن سەر بە پارێزگابی. بەڵای سوپاس دەکەم دوات تێگرین و لای بەڕێستان گەر بچین لای کاک ڕێکەوت زەکیان دامی ئەنجومەنی پارێزی سلێمانی کە بەڕێزیان لە سلێمانی و لەگەڵمانە. کاک ڕێکەوت زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. سەبارەت بە دۆخی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێستا لە چ دۆخێکدایە و ماوەی چەندێکە ئێوە وەکو ئەنجومەن نەتانتوانیوە کۆبوونەوە ئەنجام بدەن و کارەکەشی چییە؟ قوربان زۆر سواز بێ و سڵاتان لێبێ و سڵاو لە بینەرانی بەڕێستان. ئەم تەوەری ئەم بەرنامەی جەنابێت بەندە لە مانگی حوتی ساڵی ڕابردوو واتە لە مانگی ناوەڕاستی مانگی حوتی ساڵی 2016 لە چوارچێوەی نامەیەکە ئاڕاستەی سەرۆکایەتی و کاتەی ئەنجومەن و ئەندامانی بەڕێزی ئەنجومەن و ڕای گشتیشمان کرد لە پارێزگای سلێمانی باسمان لەو کرد کە ئەنجومەنانە بەم دەسەڵاتەی ئێستاوە بەم جۆرەی لە سوودارکردنی دەسەڵات کە هەیەی قابلی ئەوەیە یان سڕ بکرێ یان دەسەڵاتی بدرێتێ بەمانایشکە لە هەیکەلی ئیداریە من بەنسبەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی قسە بۆ جەنابەت و بە بیرانی بەڕێزەکەم بەم جۆرەی ئێستا ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەگەر لە هەیکەلی ئیداری هەیکەلی حکومڕانی پارێزگای سلێمانی ئەم ئەنجومەنە دەربێنی هیچ خەلەل و کەموکورتێک دروست نابێت کە مەفروزەوانە بێ وەگەر دیسانە و ئیزافەیەکێتەوە هیچ ئیزافێک ناکە بە جۆریش کە ئاسانتر باسی کەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی تا ئەم لەحزەیە ئیزافەیەکی بەرچاو بەرجەستەکراوی بۆ دۆخی حکومڕانی لە سنووری پارێزگای سلێمانی نەکردووە و کاری سەرەکی ئەمە خوانەخواز نەرەکەم تەرخەمی ئەندامانی بەڕێزبووە لە قسووری بەڕێزانە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەوەندەی کە خەلەل و کەموکورتی لە ساکا و لە دەسەڵاتی هەیە بۆ جەنابەت و بۆ بینەرانی ڕوون بکەمەوە کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە نوێنەرایەتی پارێزگایەکی 2.5 ملیۆن لە هاوڵاتیانەکە لە سنووری باشووری کوردستان خاوەنی نەسلێکی 3 ملیۆن دیناری لە مانگێکدا واتە ئەنجومەنێک چۆن نەتوانێت نوێنەرایەتی سنووری پارێزگای سلێمانی و کێشەکانی چارەسەرکە بە 3 ملیۆن دینارەوە لە کاتێکە هەر ژماری هاوڵاتیان ئەم سوورە لە 2 ملیۆن دانیشتووە زیاد لە 2 ملیۆن مرۆڤن. ئەمانە ئەنجومەنی پارێزگا تا ئێستا خاوەنی هەیکەلی ئیداری خۆی نییە، خاوەنی فەرمانبەر و شۆفێری خاوەنی میلاکاتی خۆی نییە، خاوەنی یەکەی ژمێریاری وحدی حسابی خۆی نییە. ئەمانە کەموکورتین بۆ ئەنجومەنە. ئەنجومەنی پارێزگاکان سەرەتا پێویستە قەیرانەکانی خۆیان بۆ خۆیان و بۆ ئەندامەکانیان چارەسەر بکەن و کاتا توانن قەیرانەکانی خەڵک چارەسەر بکەن. و بەداخەوە ئێستا کە پەرلەمانی کوردستان لە کارانە هەموو ئەم کێشانە بۆ چارەسەرێک کە پەرلەمانی کوردستان یاساکە هەموار کرێتەوە. ئێمە کاتە پێشنیازمان کرد بوو ئەگەر پەرلەمان بەم دۆخە سیاسیەوە کە هەموو ئاماژەکان بۆ چن بەم زوانە هیچ تا ئاسۆیکی ڕوون نییە بۆ بەکارخستنەوەی خۆکرێت
ئەنجومەنی وەزیران چۆن لە غیابی پەرلەمانە چەند بڕیارێکی دەرکرد بۆ غەراماتی مروری بۆ یاساکانی هاتوچوو هەروەها بۆ پاشەکەوتی موچا کە هەموو ئەمانە پێویستی بە پەرلەمان بوو بەڵام ئەنجومەنی وەزیران لە فەراغی پەرلەماندا بە بڕیار جێبەجێ کرد بە نمونە پاشەکەوتی موچا بوو پەرلەمانی کوردستان بڕیار لێ بدایە بەڵام ئەنجومەنی وەزیران بە بڕیار کردی مەبەستمەوەیە نەبوونی پەرلەمان ناکرێ بکەینە بیان و ڕێگر بۆی کە ئەنجومەنەکە بەم جۆرە بەردەوام بێ ئێمە پێشنیازمان کردە و کات کە ئەنجومەنی وەزیرانی بەڕێز بەشتر لە دەسەڵاتەکانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزیرەکان بداتە ئەنجومەنی پارێزگاکان خۆگەر دەسەڵاتیان ناداتێ بەم جۆرەی ئێستا بارگرانین ینی شانی سەرکردن ئەم ئەنجومەنانە بە کورتێکی بە ڕوونی بکەمەوە ئەم ئەنجومەنانە پێویستە یان سەر بکرێنە دەسەڵاتیان بدرێتێ بە نمونەیەکی وازەحتر ئەمڕۆ بەڕێزی سەرۆکی شارەوانی سلێمانی هەمومان ئاگامان لێبوو لە ڕاگەیاندنەکان و باسی ئەوکە کە لە بواری زەویزار و بەتاڵانبردنی زەویات پاشاگەردانیەکەی لە سوورێکی دیاری سنووری پارێزگای سلێمانی معقولی ئەنجومەنی پارێزگا بۆمە هیچی پێ نەکرێت دەسەڵاتی نەبێ وەکو فەرمانبەریشی تری ئەم هەیکەل لە حکومە خۆجیە دەسەڵاتی هەبێ ناکرێت هەر چاودێ بین هەر چاوەڕوان بین هەر یاداشت ئاڕاستە بکەین ناکرێت ئیجراعات لە دەستی ئەنجومەنی پارێزگا نەبێ و لە قەیرانی کارەبا لە ماوەی ڕابردووە ئەمە نمونەیەکی تێکە بۆ باسەکەم بەڕێز لە بری پارێزگا بەنیاز بووە کە هەندێک مەحاویلە بۆ سلێمانی بکرێ بەڵام یاسا ڕێگەی نەداوە پێویستی بە ڕەزامەندی وەزارەت بوو لە کاتێکە بۆ پێویستی بەوەیە ئەنجومەنی پارێزگای سلێمانی مادەم پارێزگای سلێمانی ئەنجومەنێکی هەیە توانای مادی و مرۆی خەڵکی مسووری بۆ خەرجکرابووی هەڵبژاردن بکرێ پێویستە دەسەڵاتی هەبێت زۆر باش شانی ئەوە نییە بەم جۆرە لە درێژە بکێت چکەمە ئەحراجیە بۆ خودی ئەندامانی ئەنجومەن و بۆ هەمومان یەکەیەکە بۆ ئەنجومەنی پارێزگاکان و بۆی خەڵکیش دڵ نابێتەوە کە ئایا ئەم ئەنجومەنانە بوونیان باشترە یان نەبوونیان معقول نییە پارێزگا بێوێت مەحاویلە بکرێت لە پەنای ئەنجومەنەکە هەبێ نەتوانێت ڕێپێدان لە ئەنجومەن وەرگێریە بگەڕێتەوە بۆ وەزارەت زۆر باشە بەڵام لا مەرکەزی بەداخەوە ئەم بەرگەی کە کراوە بەریا بەرگی بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بۆی کە ئێستا ئەنجومەنی پارێزگاکان ینی ئێکە بەڕێز دڵی بوونەتە بارگرانی ئەنجومەنی پارێزگاکان هۆکاری تێ مەسەلەن بازەوەکە کە ئێوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی تەنان ناتوان کۆبوونەوە بازەوەکە کە 2 مانگە کۆبوونەوەتان ئەنجام نەداوە تەنانەت دۆخێک گەیشتۆتەوەی کە نەتوان کۆبوونەوەش ئەنجام بدەن قوربان ئەتوانین کۆبوونی خۆ کۆبوونەوە زۆر ئاسانە بە ڕێزان لە سەرۆکایەتی ڕاگەن و ئەندامان پێی پابەندەم و کۆبوونەوە بەڵام ئێمە ساڵی ڕابردوو ینی یان ساڵی 2014 ساڵانی ئەو ساڵانە بوون کە ئەنجومەنی پارێزگا چەندین بڕیاری دەرکرد ئەنجومەنی پارێزگا بڕیاری دەرکرد کە غەراماتی مروری هەڵۆشێتەوە و سیستەمی پاشەکەوت کاری پێ نەکرد یەک دنیا بڕیاری دیکەمان دەرکرد بەڵام هیچی یان لەلایەن وەزارەتی ناوخۆیان لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە تاعنی لێدرا و جێبەجێ نەکرا و یاخود کاری پێ نەکرا باشە ئەنجومەنی پارێزگا سبەی کۆ بێتەوە بڕیارێکی لە شێوەی هاوشێوەی ڕەتکردنەوەی غەراماتی مروری یان زیادکردنی ڕسوماتی مروری دەرکات و کاری پێ نەکرێت ئایا ئەمە کات بە فیڕۆدان نیە یان دڵخۆشکردنی خەڵک نییە بە شتێکەوە کە ئەسڵەن قابلی جێبەجێکردنی وەکو وتم ئەم جۆرە بڕیارانە بەهۆی ئەو خەلل و کەم و کورتیانی لە یاساکە هەیە ئەنجومەنی دەستکراوە نەکردو بۆی چارەسەریکە من ئەمێ بە نمونەیەکی ئاماژە بۆ جناب بدەم ئەو بڕیاریکە یان ئەو پێشنیازی کە ماوەی پێشوو هەرسی ئەنجومەنەکە لە هەولێر بۆی کۆبوونەوە ئەو پێشنیازی کە هاوڵاتیان بە جۆریشی کە سوود لە پاشەکەوتی موچەکەیان وەرگرن بخرێتە حسابێکی بانکی پێشنیازی ئێمە بوو لە کۆبوونەوەی سەرۆکایەتی فراکسیۆن و سەرۆکایەتی ئەنجومەن خستمانە بەدەستی سەرۆشی ئەو کاتی ئەنجومەن بەڕێزیان و بە خۆشحاڵی و خستی ئەجەندای کۆبوونەوە دەنگی زۆرنی ئەنجومەنی بەدەستێنا کە هەموو موچەکەی پاشەکەەوە دەکرێت بکرێتە حسابێکی بانکی بووی بتوانێت لە مامەڵەکانی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان یان لە دامەزرا حکوومەکان بەکاری بێنێتەوە بەڵام مانگی 4 2016 پێنج زەمان بەرزکرێتەوە بۆ حکوومەت ئەوە تا تازە بە تازەمانگی ڕابردوو وێ ڕای دەستخۆشیمان بۆ بەڕێزان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر کە هەمان بابەت زیندوو کراوەتەوە خراوەتەوە پێشنیاز ینی مەبەستمەوەیە بوونی کۆبوونەوە ینی بە تەحلیل وەڵامی پرسیارەکەی جناب دەمە بوونی کۆبوونەوە بۆ دەرکردنی ڕێنمایی لەم جۆرە پێم وانە هیچ سوودێکی هەبێت باس دەکەم دواتە گرێم و لای بەرزستان ئەگەر بچینەوە هەڵەبجێ لای مامۆستا تۆفیق مامۆستا سەبارەت بۆی کە بەرزت باس لە پێگنێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کرد باس لە هۆکارە سیاسیەکە کرد بۆی ڕوون بێ لای بینەران هۆکارە سیاسیەکە چییە کە بەرز وتت نە هۆکاری دارایی نەوەکاری یاسایی ئەوەیە کە ڕێگیر بێت لە بەردەم پێکهێنانی ئەنجومەنە هۆکارە سیاسیەکە چییە؟ بەڵێ هۆکارە سیاسیەکە ئەوەیە کە پارتی دیموکرات ناوەکانی نێناردە ئەنجومەنی پارێزگار
و ناوەکانی ئەوانی تیانە بۆ ئەمە بۆ خۆی نیشانەیەکە لەسەر ئەوەی کە پارتی ڕازی نابێ بە ئەنجومەنەکە و لە ئیدارەکە بەشداری نەکرد. ئەمە و ئازانین ئەمە گرفتێکە بەڕاستیەکێکە لە گرفتەکان کە هۆکار بوو کە لە کاتێکە نووسراوەکە لە پارێزگای لە وەزارەتی ناوخۆ نێراوە بۆ ئەنجومەنی وەزیران لە پاراوێزدا ئەو تێبینێتیان نووسراوە. ئەمە ئازانینە ئەوە هۆکارێکە لە کارانەبوونی ئەنجومەنەکە. ئیتر کە چۆت ئەنجومەنی وەزیرانیش لەوێ لای هەردوو بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی کاکوڵات تەڵەمانی لەوێ گیری کردووە وا دەزانین ئەوە سیاسیە، ئەوە هۆکارێکی سەرەکیە بۆ ئەو کارانەبوونی ئەنجومەنەکە. جا لەوێ کە ئێمە چەند جار داوامان کردووە کە بیان بینین کاگنێچیر بێ یا کاقوبات بێ لە نزیکەوە پێمان بڵێن هۆکارەکەی چییە تا ئێستاکە ئەو دەرگیان لێ نەکردوونێتەوە کە بیان بینین و لە نزیکەوە پیان بڵێن لەبەر چی پەکی کەوتووە قەیرانەکە وەکو ئەوان ناڵێن داراییە وەکو ئەوان خۆیان باسی لێوە دەکەن یان هۆکارێکی تری هەیە یان پێکنەهێنانی ئەو دوولایەنە لە نێوان خۆیاندا ئێستاکە بەو شێوە ماوەتەوە. بەڵام ئێمە بە هۆکارێکی سیاسی تێدەگەین کە نەدەبوو پارتی دیموکراتی کوردستان یعنی ئەوەی بکردایە ئێمە کە زانیمان کە لە کاتی واژۆکردنی بە پارێزگابوونی هەڵەبجە سەرۆکی هەرێم و هەروە سەرۆکی حکوومەتی هەرێم کە ئیمزایان کرد دەبوو ئەو ئیشیان تەواو بکردایە وەکو ئەڵێن حسانی بیت تەبام تەوایان بکردایە ئەم ڕێگریان دروست نەکردایە بۆ ئەنجومەنەکە وەک شانازیەک وەک سەرۆرێک بۆ خۆیانیان بهێڵایەوە و کە نەبوونی تەنها تاکە ئەندامێک کەوتیان داوای 4 ئەندامیان کرد کە هەر 5-6 لایەنەکە ڕازی بوون بە دەنگەکانی 34 بەڵام ئەوان ڕازی نەبوون بەڕاستی. ئێمە باس لەوە ناکەین حەقیان نییە بەڵام وەکو سڵحاندنێک وەکو ئەوەی کە ئەم ئەنجومەنە ئەم پارێزگایە لەسەر بڕارێکی لەسەر تاکە کورسێکی ئەوان تووشی فەلەج نەبێت پێک نەهێنرێت نەدەبوو ئەویان بکردایە بۆیە ئێستا ڕویان تێ دەکەین و داوایان لێ دەکەین ئەوە نەکەنە گرێ و بەشداری بکەن لە ئەنجومەنەکەدا و نەبنە کۆسب لە ڕێی ئەنجومەنەکەدا. زۆر باشە کەواتە یعنی ئێستا یەک کورسی ئەنجومەن بە یەک کورسی ئێستا کێشەکە چارەسەر دەکرێت بۆ لایەنە سیاسەکان ناوخۆیاندا چارەسەری ناکەن ئەمادەم ئەگەر بە یەک کورسی ئەنجومەن پارتی سیان بۆ داناوە داوای 4 دەکە ینی بەڵێ بیانووی لایەنەکان ئەوەیە کە ئەڵەمە دەنگی خەڵکە دەنگی خەڵکیش نادێ بە خەڵک ئەوان ئەتوانن لە ئیدارەتە داوای پۆست بکەن ئەتوانین لە ئیدارەتە پۆستی زیاتر پێ بدێت هەرچەند بۆ خۆی ئێمەش گلەیمان هەیە کاتی خۆی ئەم ڕێکەوتنێکیان کرد لایەنەکان کەوا ئیدارەت ئەو سیانزە بەڕێوەبەراتێک گشتیە لەگەڵ کاندیدەکانە پێکەوە بە یەک پاکێت بنێرێت و کاران لەسەر بەڵام تا ئێستاکە سیانزە بەڕێوەبەراتەکەیش کاریان پێ نەکراوە ئەوە نەدراون بە لایەنەکان و ئەو بەڕێوەبەراتانش کە کراونێتەوە بە وەکالەت هیچ کارێکیان پێ ناکرێت و گەورەترین کێشەی بۆ هاوڵاتیانی شارەکە دروست کردووە لەوەی تا ئێستا ئیشەکان و کارەکانیان زوربەیان دەگەڕێتەوە بۆ سلێمانی زۆرێک لە بەڕێوەبەراتە گشتیەکان کە پێویستاتێکی ئانین بۆ خەڵکی شاری هەڵەبجە و پارێزگاکە بە گشتی هەتا ئێستاکە نەگەڕاونەتەوە یا ئەگەر گەڕابوونەتەوە بە شێوەی وەکالەت ئەبرێن بەڕێبەوە. بەڵای سپاس دەکەین بەڵێ بینیرانی بەرز ناوبڕێکی کورت وەردەگرین دواتر دەگەڕێنەوە هەولێر لای کاک عەبدوڕەحمان لەگەڵ مامێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە.
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەگەر بچینەوە هەولێر لای کاک عەبدوڕەحمان. کاک عەبدوڕەحمان، سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە ئێستا پەرلەمانی کوردستان خۆتان دەزانن پەکراوە، ئێستا بۆچون دوایە کە بە جۆرێک لە جۆرەکان ئەنجومەنی پارێزگاکانیش پەکراون، ڕۆڵێکی ئەو تویان نییە؟ وی بەداخەوە پەرلەمانی کوردستان کە بەرزترین مەرجعی دەسەڵاتە لە هەرێمی کوردستان بە قرارێکی حیزبی پەخراوە، سەرۆکەکەی لە بازگەکانی هەولێر ڕێگریان لێکراوە کە بێنەوە سەرکارەکانی خۆیان و هەروها حکوومەتی هەرێمی تقریبەن ئیفلیس کرایان، چەند وەزیرێکیان ڕەوانەی ماڵەوە کردووە. بە هەمان شێوە بە سیغەیەشتر ئەنجومەنەکانی پارێزگاکان بە تایبەتی ئەنجومەنی پارێزگای هەولێر ئیفلیس کراوە. ئەوەش خۆی لە ئەسڵدا مەبەستیان ئەوەیە کە ئەنجومەنی پارێزگاکان ڕۆلیان نەبی، ئەوە پەیوەندی بە قەیرانی دارایی نییە، بەڵکو ئەو ئەنجومەنانە کە حکوومەتی هەرێم نایەوێ ئەو ئەنجومەنانە کارابن چووکە چاودێری دێتە گۆڕێ، ئەو کاتە ئەنجومەنەکان چاودێری و لێپرسینەوە لە دام و دەستگاکانی حکوومەت دەکەن. ئەوەش کە بە دڵی دەسەڵات نییە، دەسەڵات دەیەوێت کارەکانی وەکو پێشتر بە پێی یاسای ژمارە 159 ساڵی 69 بەڕێوە ببە بە شێوەیەکی مرکزی. ئەو یاسایە کە ئێستا بەعسیەکان کۆنە بەعسیەکان لە شارەکانی لە پارێزگاکانی بەغدا ئەو هەموو پارێزگاکانی تر جێبەجێی ناکەن یاخود کاری پێ ناکەن. ئێستا ئەو یاسایی کە لە هەموو پارێزگاکانی عێراق هەیە زۆرگەلێک دەسەڵاتی زیاترە و هەروها ڕوبەری دەسەڵاتەکانیان فراوانترە، ئەوان دەتوانن پارێزگار هەڵبژێرن و پارێزگار لابن بە زۆرینەیەکی ڕەهای ئەنجومەن، دەتوانن چاودێری هەموو دام و دەستگاکانی حکوومەت بکەن و لێپرسینەوەیان لەگەڵ بکەن. بەڵام ئەوەی ئێمە وانە، ئەوەی ئێمە سنووردار کراوە، ناکرێ ئەو ئەنجومەنانە بەو شێوەیە فەرامۆش بکرێن. ئەوەش تەنیا خەتای حیزبی دەسەڵاتی هەولێر نییە، بەڵکو خەتای حیزبەکانی تریشە کە بێدەنگن بەرامبەر بەو ناحەقیەی کە بەرامبەر ئەنجومەنەکان دەکرێت. بێدەنجی حیزبەکانی تر وای لێ کردووە کە حیزبی کە پارتی تاگڕێوی بکاتن لە دەسەڵات، نەک هەر لە حکوومەتی هەرێم و لە پەرلەمان، بەڵکو لە ئەنجومەنەکان و حکوومەتی خۆزیەکان. ئێستا ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان کورسەکانی سێلایەنەکەی کە گۆڕانە و یەکێتی و خزمەتە زیاترە لەو کورسیانەی کە پارتی هەیەی لە هەولێر، بەڵام پارتی سوودی وەرگرتووە لە کۆتاکان کە 5 کۆتایە، سێیان تورکمانە و دوانیان برا کریسیانەکانە. سوودی لەوانە وەرگرتووە بۆ ئەوەی پارێزگار و دەستەی سەرۆکایەتی ئەنجومەن دابنرێەوە کە هەروەها زۆرینەیەکیان دروست کردووە ناو ئەنجومەن کە هەر بڕیارێکی بیانەوێ هەر شتێکی بیانەوێ ئەوان بە کەیفی خۆیان تێدەپەڕێن و کاری پێدەکەن. ئێمە ئەو دەورەیەمان نییە، واتە پارتی دیموکراتی کوردستان نوێنەری نیوەی زیاتری ئەنجومەنی پارێزگای فەرامۆش کردووە، دەنگدەرانی بێئومێد کردووە، چونکە ئەو دەنگدەرانەی کە دەنجیان بەو سێلایەنە داوە بۆ ئەوەیان پێداوە کە ڕۆلیان هەبی لە سنووری پارێزگای هەولێر، ڕۆلیان هەبی لە چاودێریکردنی دام و دەستگاکانی حکوومەتی خۆزیی هەولێر، ڕۆلیان هەبی بۆ ئەوەی دیفاع لە خەلکی سنووری پارێزگای هەولێر بکەن. بەڵام بەداخەوە وانە هەروەکو وتم ئەو ڕێگریانەی کە هەیە لە بەردەمی ئێمە بەڕاستی زۆربیان سیاسین، بە ئەنقەز نایەنەوێ ئەو ئەنجومەنانە ئەکتیڤ بکرێ. هەر بۆ نمونە ئێستا
لە هەرێمی کوردستان ئەوە 24 ساڵە کە هەرێمی کوردستان سربەخۆیی وەگرتووە علاقی بە بەغدا نماوە ئەو لەو 24 ساڵە دەبایە 7 جار هەڵبژاردن بکرێ بەڵام بەداخەوە تاکو ئێستا 4 جار هەڵبژاردننی پەرلەمان کراوە لەگەر 2 جار هەڵبژاردننی ئەنجومەنەکان کراوە ئەوەش مانای وایە کە ئەسڵان ئەوانە نایەنەوێ هەڵبژاردن بکرێن نایەنەوێ دەستا و دەستیکردنی دەسەڵاتە بیتن نایەنەوێ وڵاتەکەمان بەرەو سیستماتیک بڕوا بەڵکو دایانەوێ هەر بەو شێوەی کە لە بیدایەتەوە هێناویانە بۆ ئەوەی کە دەسەڵاتیان زۆر بێ لە زۆر باش هەموو جمگەکانی ناو هەرێمی کوردستان بەبێ ئەوەی لایەنیش تر بەشداریان بکاتن. بەڵە زۆر باشەگە زۆر بە کورتی وەڵامی و پرسیارشمان دەیتەوە دواتریش دەگرین وڵاتان بەڵام بە کورتێگەر وەڵاممان دەیت و سەبات بووی کە بەڕێز وتت ئێستا لایەنەکان چەند کورسیانەیە مەسەلا ئەو 4 لایەنە و پارتی چەند کورسیە ئێنی ئێوە هیچ ڕۆڵێکتان نییە لە بەڕێوەبردننی ئەنجومەنی پارێزگای هەولێر؟ نەخێر ئێستا دەستەی سەرۆکایەتی پێکاتووە لە سەرۆکەکەی پارتیە جێگرەکەی براتروکمانە و سکرتێرەکەشی مەسیحیە و هەروەها زۆرینش لای ئەوانە ئەوان ئێستا 17 کورسین ئێمە ناتوانین هەر شتێک بمانەوێ کە ببیتە بڕیار ناتوان بیکەینە بڕیار ئیلا ئەگەر ئەوان ڕایان لێنەبی ئەوەش کارێکی خراپە چکە ئەسڵەن کە ئەوان ناویان لێناوە ئەو حکومەتەی کە لە هەرێمی کوردستان هەیە حکومەتێکی بنکەفراوانە بەڵام بەداخەوە لە سەرەوەدا نەبەزیتە خوارەوە ئەو حکمت لە دانانی ئەنجومەنی پارێزگاکان ئەوەیە کە دەسەڵاتەکان لەسەرەوە شۆڕ بکرێتەوە بۆ خوارەوە بەڵام ئەو دەسەڵاتانە هەر لە لای سەرەوە ماوەتەوە شۆڕ نەکراوەتەوە بەداخەوە ئێمە داواکارین و ئەو سێلایەنەی کە باسم کرد ئێمە بە یادداشت بۆ هەر سێ سەرۆکایەتەکە پێش ئەوەی کە پەرلەمانی فلیس کرێ بۆ هەر سێ سەرۆکایەتەکە سێ یادداشتمان بەرز کردەوە داوامان کردەوە ئەنجومەنانە ئەکتیڤ بکرێ ئەو ئەنجومەنانە حەقی خۆی پێ بدرێ ئەگەر نا بەڕاستی ئەو ئەنجومەنانە بارگرانینە کارێکی خراپە زەرور نینە بمینێن بەڕایمە قەپاتی بکرێن باشترا باوەکو سەردەمەی بەری کوردستانی با حکمی هەرێمی کوردستان بکەن. زۆر باشە سوپاس دەکەم دواتەکەرێن و لای بەرزەکە بگرێنەوە لای کاک ڕێکەوت کاک ڕێکەوت بەرزت پێشتر باست لەوە کرد کە ئەم جومەنانە بەم پێکاتەی ئێستاوە زیادەن ینی ئێستا کەواتە بۆچی ئێوە کۆندامانی ئەنجومەن ناتوان داوای هەڵوەشانەوە بکەن یاخود فشارێک دروستکەن داوای ئەکتیڤکردنەوەیان بکەن؟ بەڵێ داوای ئەکتیڤکردنەوە بێگومانەوە بۆ کۆدەنجی هەر سێ ئەنجومەنی پارێزگاکە بێ پێویستە پێکەوە وەک کارتیشی بێسەر گوشارێک لە حکوومەتی هەرێمی کوردستانانی کەم لەگەڵ نوێنەرەکانی خۆیان لە حکوومەتی هەرێمی کوردستان قسە بکەن بۆی کە ئەم نوێنەرانە لانی کەم لە غیابی پەرلەمانی کوردستان نوێنەرانی ئەندامانی ئەنجومەن ڕۆڵی فعالی خۆیان بژێڕن و ئەوەی تریشی کە پەیوەندی بە هەڵۆشانەوە وەک باسم کرد ئەوە لە دەسەڵاتی پەرلەمانی کوردستانە ئەگەر لە ئەنجومەنی پارێزگاکان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پێویستە لێ پێچینەوە و چاودێری و هەڵوەشانەوەیان بۆ بکرێ ئێستا جەناب تو هەمووان لایەکە زانانی کە پەرلەمانی کوردستان دۆخەکەی چۆن چۆنێ لەبەرەوە ئێمە ئومێدمان وایە لەبەرەوەی کە جوهد کراوە و توانای مادی و مرۆیی خەڵک بە خەرج کراوە و حکوومەتی کوردستان خەرج کراوە بۆی کە هەڵبژاردن بکرێ ئومێدمان وایە ئەم ئەنجومەنانە دەسەڵاتیان بدرێتێ وەکوەوەی کە گروتین لای زۆربەی زۆری ئەندامانە بینرێت کە نێتیان هەیە ئیش بکەن و خزمەت بکەن و لانی کەم بەشێکی ئەو بەرنامەی لیستەکانن کە بەڵێنیان داوە لە کاتی هەڵبژاردنە جێبەجێ بکەن بۆ خەڵکی بەڵام بەهۆی ئەو دەست بە سراوێک و باسم کرد بۆی ئەو یا ئەوەی کەکە دەسی هەموو لایشی بەسوە کە ناتوانێت کار بکات بێگومانەوە عەرقەڵی گەورە و لەمپەری گەورەی دروست کردووە واتە سەرەتا داوای دەسەڵاتکردن وەگەر هەر داوای دەسەڵات بەنجامی نەبوو بێگومان سەرکردن چارەسەریشی گونجاوە چونکە نەبوون لە وجودێکی لاواز باشترە. بەڵێ ئێنی ئێستا پێ دوای ئەنجومەنی پارێزگاکان مردوون؟ قوربانجا مردن چییە کە تۆ هیچ شوێن پەنجەیە کە دییان هیچ ئاسەواریشی ئەوەی کە تۆ کاری بۆکەی ڕنگ باتە وەک گوتم من بە نمونە بۆم باسکری ئەنجومەنی پارێزگای سلێمانی غەراماتی مروری ڕەت کردەوە بێگومان وەزارەتی ناوخۆپی بابەن نەبوو لەسەر کارەکەی خۆی بەردەوام بوو ئەنجومەنی پارێزگا پاشەکەوتی موچی ڕەت کردەوە هی سلێمانی
پاشەکەوتی موچە تا ئێستا هەرماوە و لە هەموو ئەم قەیرانانی کە لە سنووری پارێزگای سلێمانی لە قەیرانی بایکۆد و لە قەیرانی کێشەکانی پەروەردا و هەموو ئەوانی دیکە ئەمەی دوایی کارەبا و ئەمەی ئەمڕۆی شارەوانی کە تازە بە تازە سەرەتاکانی دەرکەوتووە ئەنجومەنی پارێزگا وەک جوهر تەقسیری نەکردو جۆدی خۆی هەیە بەڵام ئەم جودانە پێویستی بۆی کەشتی لە سەوز بێ نەکتەنیا هەوڵ بەدادەچوونمان دووبوون پێویستی بە بەرهەموو نەتیجە هەیە ئەم بەرهەمە بەدەسەڵات ئەچندێتەوە پێویستی بەدەسەڵاتە بۆی کە خەڵک ڕاستەخۆ لێی سوودمەند بێ لە کاتێکا کە دەسەڵات نییە بێگومان پێم وایە وەک لە سەرەتاوە باسم کرد ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەگەر بنمونە بۆت باسکەمەوە تا ئێستا لە هیکەلی سلێمانیە ئەگەر ئەنجومەی لێ دەربێنی بەم دەسەڵاتی ئێستا هیچی لەکەم نابێ وەگەر بیخێتەوە جیزافەیەک ناکە ئەمە نمونەیەکی زیندووە بۆی کە بۆ تۆ بە بینەدانی بسەربێنی کە ئەنجومەنی پارێزگاکان بەم دەسەڵاتی ئێستاوە ناتوانن لە جێ ئومێدینە ئەندامانی خۆیان بن و نە لە دەنگ دەرەکانیان نابن. زۆر باشە بەس بەرەز وتت ئەنجومەنی پارێزگاکان دەستیان بەستراوە ینی بە دیاریکراوی کێ دەستی بەستون ینی ئەگەر بەچی دەستکراوە دەبن ئەنجومەنی پارێزگەکان دەتوانن ڕۆلیان نەبێت لە چارەسەرکردنی کێشەکانی خەڵک چیان پێ بدرێت؟ پێویستیان بە دەسەڵاتی ئیداری و داراییە بۆ نمونە لە یاسای سیاواسیەوە کاکە ئەنجومەنی پارێزگا بۆی هەیە بەڕێوەبەری گشتی لە کۆی 5 پاڵێورا و 3 پاڵێورە بەرز کاتەوە ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکە فەرمانی بۆ دەرکا باشە ئەگەر ئەنجومەنی پارێزگا ئەنجومەنی نوێنەرانی خەڵکە چۆنە بێ ئەنجومەنێکی هەڵبژێرا و نەتوانێت فەرمان بۆ دەست بەکاربوونی بەڕێوەبەری گشتی دەرکا وەزیری تەعیینکراوە فەرمانی بۆ دەرکا ئەنجومەنێکی هەڵبژێرا و لەگەڵ وەزیرێکی تەعیینکراوە بێگومانە بێ جیاوازیان زۆر بێ ئەنجومەنی پارێزگا بە نمونە ئەتوانێت بەڕێوەبەری گشتی بانکە و لێپێچینەوەی لێ بکە و تەنانەت سەحبی سیقەی لێ بکە بەڵام ناتوانێت بەڕێوەبەرێکە لە خوار بەڕێوەبەری گشتێکەوە سەحبی سیقەی لێ بکە پێویستە فەرمانی وەزارەتی بۆ دەربکرێ و لە سەحبی سیقەی بەڕێوەبەری گشتی ژیان تەنانەت خودی پارێزگا و قایمقامیش دیسان و پێویستی بە فەرمانی وزاری هەیە ئەگەر ئەمە لا مەرکەزی بێ وەگە دەسەڵاتی کاریگەڕی و یاسای لە ئەنجومەنەکان بێەوە پێویستی بۆیە کە ئەنجومەنی پارێزگا هەم فەرمانی دەست بەکاربوون هەم فەرمانی لە کارلابردنیان بۆ دەربکە و خەلەلێکی دیکەی گەورە بەسەرتای بەرنامەکە بۆ جنابەتم باس کرد ئەنجومەنی پارێزگای سلێمانی چاوی لەوەیە کە نەسرێکی ماگانی سێمن و دیناری لە دەسەڵاتی تەنفیزی یان لە خەزیێنەکان وەرگێت چۆنە بێ قەبارەیەکی گەورەی داها لە سنووری هەرێکێک لەم پارێزگانە لە هەولێر لە دهۆک و لە سلێمانی داهاتی ناوخۆ کۆکرێتەوە ئەنجومەنی پارێزگاکان لەناو ئەو مردەکاریان نەبن لەناو ئەم سوورە و وێنەعامیان نەبن بۆی کە شوێن پەنجەیان دەربێت لانی کەم لە خەرجکردنەوەی داهاتی ناوخۆکانە ڕۆڵ و پێگان هەبێ هەموو ئەمانە لەلایەن وەزارەتی داراییەوە کۆکرێتەوە دیسان و ئاڕاستا ئەکرێتەوە خلاصەی کەلام ئەنجومەنی پارێزگاکان بۆ وەڵامی پرسیارەکەی جنابەت پێویستیان بە دەسەڵاتی کارژێڕی و دەسەڵاتی دارایی هەیە زۆر باشە بەڵام هۆکاری چێکە لە ئێستا ئەمە وەژی ئیزافە بکەم کە تەنها ئەمە بە پەرلەمانی کوردستان ناکرێت ئەنجومەنی وەزیران وەگەرنێت و ئیرادەیەکی جدی هەبێ بووی کە ئەنجومەنانە لانێکم لە فەراغی پەرلەمانە شوێنی پەرلەمان لەوەی کە هەیە ینی شوێنی پەرلەمان نەک لە 100% پڕکەنەوە بگرە ئەو کەلێنەی کە هەیە تا ڕادێکی باش جێگەی بگرنەوە ئەنجومەنی وەزیران ئەتوانێت بە بڕیار بەڕێنمایی دەسەڵاتی دارایی و دەسەڵاتی ئیداری شۆڕ کاتەوە بداتە هەرێک لە پارێزگاکان لە پارێزگاکان و ئەنجومەنی پارێزگاکانیش زۆر باشە بەڵام بەرز باس معاناتە تەنیا معاناتی ئەنجومەنی پارێزگانی یا بگرێمە معاناتی پارێزگارەکانیشە معاناتی قایمقامەکان و بەڕێوەبەرگشتەکانیشە لە کۆتاییە هەموو ئەم حکوومەتە خۆجیە بە یاسای سێ پێکاتەوە یاسای سێ تەنیا ئەنجومەنەکانی یانی پێ هەڵنەبژێراوەکاری پێ ناکەن زۆر باش پارێزگار و هەروەها بەڕێوەبەرگشتەکان و قایمقامەکانی شەمیان پێویستیان بۆ یاسای ممارەسەی بکەن لە چوارچێوەی یاسا کارەکانیان بەڕێکن زۆر باش لەم یاسای کاری بۆ سەر هەموو حکوومەتە خۆجیەکەی بەڵێ ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارەشمان دەیتەوەکو بەرەزوتت ئێستا مەسەلا ئەگەر ئەنجومەنی پارێزگای سلێمانی لایکەری ئیداری سلێمانی دەربێنی هیچ لە دۆخەکە ناگۆڕ ئەگەر ئیزافەشی کەیتەوە هیچ لە دۆخەکە ناگۆڕێت مەسەلا مەبەستی حکوومەت پێ دوای حکوومەت دوای کردووە کە ئەنجومەنانە بێڕۆڵ بۆچی حکوومەت دەیەوێت ئەم ئەنجومەنانەوە بێڕۆڵ بۆ چوونی بەڕێزت بە پلەی یەکەم کەم و کورتی لە یاساکایە لە سیاسی ساڵی 2009 ژینگەی ئابووری و سیاسی 2009 زۆری جیاوازە لە ژینگەی ئابووری و سیاسی 2015 و 16 و ئێستاش کە 2007 ئەو زمینە سیاسی ئەو کاتە هەبوویان ئەو دەرفەتە ئابووری و کاتە هەبوو زۆر جیاوازە لەوەی کە ئێستا هەیە کەم و کورتی گەورە لە یاساکایە بەڕاستی و دوای یاساکە ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان بە پلەی دووەم قسووری بەرەکەوێت لە ڕانەپەڕاندن یان لە ئیشوکاری ئەنجومەن من ینی
بۆ جەنابی ڕوونکەمەوە ئێستا بووم لە پارێزگایکی وەکو هەڵەبجە ئەگەر تەنها 25 ئەندامی ئەنجومەنی هەبێ کە چاوەڕێی فەرمانی ئەنجومەنی وەزیرانەکان ئێستا موچی هەر ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا 800,000 و ئەگەر هەر 25کە فەرمانیشان بۆ دەرکرد لە مانگێکا 20 میلیۆن دینارەکە واتە قەی زەختێکی مادی دارایی گەورە بۆ پارێزگایکی وەکو هەڵەبجە 20 میلیۆن دینار لە مانگێکدا پێم وانە ژمارەیەکی گەورە بێ بۆ ئەوی کە تۆ فراغی نوێنەرایەتی گرن لە پارێزگایکی تازە لەدایک بوو پڕ بکەیتەوە بە هەموو جگە لە پارێزگای هەڵەبجە ئەنجومەنەکانی تر وەکوتم تا ئێستا نەتوانراوە کێشەی ئەنجومەنەکان نەیانتوانیوە کێشەی خۆیان چارەسەرکەن کێشەی هەیکەلی دارایی و کێشە ئیداریەکانی ناو خۆیان چارەسەرکەن چ جایاوی بتوان کێشەی سپاس دەکەین بەڵێ سپاس دەکەین کاک گەرەکەوت ماوەسە تۆفێ گەر بگەڕینەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە بەرە زووتت ئۆکارەکە دارایی نییە ئێستا بەشێک وەکو پاڵێوراوان بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە فشارتان دروست کردووە ڕەنگە خەڵک وای لێکی باتەوە مەسەرەن پاڵێوراوەکان مەبەستێکی دارایان هەبێت ئێوە خۆتان بە حکومەتان وتووە کە ئۆتۆمبیل و شتان ناوێت وەکو پاڵێوراوان بەڵێ دەست خۆش وەکو وەڵام دەمان نەگەیشتوتە لای حکومەت بەڵام لە ڕاگەیاندنەکانە ڕامان گەیاندووە ئێمە جگە لە یەک نەفەرمان هەر هەمومان فەرمانبەرین یعنی پێویست بەوەیش ناکە وتمانە بە موچەی خۆمانەوە ئامادەین کار بکەین زیادەشمان ناوێت و سارێشمانایەک و ئێمە بیستومانە ینی گرفتی ئێمە گرفتی پارێزگایە جگە لەوەی کە گرفتی سیاسی و حیزبیە گرفتی شخصیشمان هەیە یعنی ئێمە خەڵک هەندێک وەکو شخص پێیخۆش نییە کە ئەم ئەنجومەنە دروست ببێت ئەنجا لەبەرەوە پێمان ڕاگەاندون ئێمە ئەگەر گرفت قەیرانی دارایی بێت ئێمە هیچ قورسێک ناخینە سەر حکومەت و سەر پارێزگاکە بە موچەی خۆمان و ئامادەین خۆبەخشانە لە ئەنجومەنی پارێزگا کار بکەین لەبەرەوە گرفتەکە گرفتی دارایی نێ نەخێر گرفتی سیاسیە و من لێراوە ئەوەتان پێ ڕابگەێنم کە ئەمان هەوڵێکی زۆرمان داوە کە دەنگمان بگاتە دەمان بگاتە ئەنجومەنی وەزیران لای ئەو دوو بەڕێزە سەرۆکی حکومەت و جێگیری حکومەت بەڵام تا ئێستاکە دەرگیان لێ نەکردوونێتەوە ئەمانەوێت بە فشاری مەدەنی لە ماوەی داهاتووە سەرجەم چین و توێژەکانی پارێزگای هەڵەبجە بە کۆمەڵی قوربانیان بە زانایانی ئاینی بە مامەسایانی زانکۆ بە ڕێکخراوە مەدەنیەکان بە هەموو کەسایەتیەکان فشارێکی گەورە بکەین و زەختێکی گەورە بنوێنین بۆ ئەو داوەڕەوایی کە پارێزگای هەڵەبجەیە کە بووەتە ناسنامەی میلەتی کورد بەڕاستی هەموو میلەتی کورد قەرزاری پارێزگای هەڵەبجەیە و بە تایبەتی ئەم دەسەڵاتە کاتێک کە کەسێکی وەکو کۆڵن پاوڵ کە سەردانی هەڵەبجە ئەکا کاتێک ئەو هەموو بەرپرسە حیزبی حکومیانەی وڵاتانی دنیا سەردانی هەڵەبجە ئەکەن ئەمە لە خۆڕان نییە جا حەق هەموو قەرزارن بە تایبەتی دەسەڵات کە نەدەبوو ماوەی 26 ساڵە ئەم پارێزگایە زۆر باشە پشتگوێ بخا ئێمە بۆیە پێمان باش بوو کە پارێزگەکە شارکە بێتە پارێزگا زۆر هەوڵماندا لێو پێشتر کە خزمەت گوزاری بۆ بکرێت ئاوادانی بۆ بکرێتەوە بەڵام وتمان ئەگەر ئەم شارە بکرێتە پارێزگا دیارە لە ڕووی پارێزگایەوە ئاوری لێ دەدرێتەوە بەڵام بۆمان سەرمێنرا نەخێر ئەمەش چارەسەر نییە جا بەڕاستی ئەرکی هەموو لایەکە بە تایبەتی خەڵکانی دڵسۆز چی لە حکومەت چی لە لایەنە سیاسیەکان کە ئاوڕێکی جددی لەم پارێزگایە بدەنەوە و خەمی جددی لێ بخۆن وەچیتە لەم پارێزگایە پەراوێز نەخەن چونکە لە دوجاردا خۆیان لێ زەرمەند ئەبن چونکە وەکو بێوەفایەکە بەرامبەر بەو شارە بەرامبەر بەو دەوروبەرە کە هەرچی شۆڕشی میلەتی کووردە سەرەکەی لێو هەڵیدا و لەیش و کۆتای هاتووە یا هەرچی نەهامەتیەکانی میلەتی کوورد دەتوانە بەڵام پشتی گەورەی بەری ئەو پارێزگایە کەوتووە نەدەبوو بەم شێوەیە بەرامبەر ئەم شارە ئاوا تەعامل بکەن زۆر باشە زۆر بە کورتی سوپاسی هەموو ئەو ڕێکخراو ئەو دڵسۆزانەی پێشووتیش ئەەکەین و هەر کەسێک کە دەستی بووە لە بەگەیاندنی بە پارێزگا بەڵام تا ئێستا وا دەزانین هەر ناونیشانێکە هیچێکی زیاو نەکردو بەڵێ سوپاس دەکەم کاکە بڕمان ئەگەر بگرێن و لای بەڕێستان دوا پرسیارشم بۆ بەڕێستان بەڕێست پێش وتت ئەنی بەم دۆخەوە وا باشترە دەرگای ئەنجومەنی پارێزگەکان دابخرێت و بەرەی کوردستانی زیندوو بکرێتەوە
نەموت بەرەی کوردستانی زیندوی بکرێت وتم بە ئەو دوو حیزبە وەکو زمانی بەرەی کوردستانی حکمی هەرێمی کوردستان بکەن پێویست بە موەسساتی شەرعی ناکاتن هەندێک شتت بۆ باز دەکەم سەرت سوف دەمێنێ کاک حەکیم ئێمە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر مەفروزە ئێمە مەرجەعی پارێزگا بین بەڵام کە نووسراو دەکەن داوای داتا و زانیاری دەکەن یاخود هەر شتێک کە بمانەوێت لە دایرەکان لێکۆڵینەوە یان بانکێشکردن هەبیتن ئێمە دەبی نووسراوی بۆ محافەزەی هەولێر بکەین بۆ پارێزگای هەولێر بکەن ئەوجە پارێزگای هەولێر بۆ لایەنە پەیوەندیاری کار بکە دوایە دەبی بگەڕێتەوە ئەو ڕۆتینە زیادە لە هەولێر ئەو شتا کە بەڕاستی لە عرفی ئیداری ئەو شتی وازێ بەجێ نابی بکرێتن. ئەگەر تەمەشا بکەن ئێستا لە پارێزگای هەولێر چەند پرۆژەیەک جێبەجێ دەکرێت بەبێ ئەوەی ئەنجومەنی پارێزگای هەولێر ئاگای لە هیچ وردەکاریەکە بیتن لێژنەی داراییمانەوە چەندین جارە داوای ژمێ ئەوەی حسابی ختامی پارێزگای هەولێرێ بکە چەند ساڵە 2014 15 16 بەڵام تاکو ئێستا هیچ زانیاریان بۆ ئەو لێژنەیە نەنادەوە بۆ ئێمەشان نەناردووە شتێکتر کە لەو ڕۆژانە ڕوویدا ئێمە داوەتی هەر سێ سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگاکانمان کرد سلێمانی دهۆک و هەروها پارێزگای هەڵەبجەش لە کاتی نیوەڕۆ کە داوەت بکرێن دەستەی سەرۆکایەتی لەبەر ئەوەی بودجێ لەبەردەست نەبوو ناچار بووم بەلێندەرێکی شاری هەولێر داوەتی ئەو سێ ئەنجومەنەی کرد ئەو سێ سەرکردایەتی ئەنجومەنەی کرد ئەوەش بەڕاستی عیبێکی گەورەیە بۆ حکوومەتی هەرێم کە دۆخی و بارودۆخی ئەو ئەنجومەنانەی بەو ڕادەیە ناشرین کردووە. ئێمە لە کاتی چەکی قەرەبۆ کردمان وەمان دامان ناکە ئەو چەکی قەرەبۆ لە زیاتی ئەو پاشەکەوتەی کە حکومەت ناوی لێنای کە ئەسڵەن کارێکی نایاساییە بەرامبەر فەرمانبەران کردوێتی ئێمە ئەو بڕیارەمان لە ئەنجومەنی پارێزگای هەولێردا کە بۆ ئەوەی تۆزێک باسوچی بۆ ئەوەی تۆزێک باسوچی بۆ موچەخۆرانی هەرێم دابین بکەین بەڵام ئێستا ئەو بڕیارەی ئێمە بە نووسرا بەرز کراوەتەوە بۆ دەستەی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم داواکارین بە زووتریکان جێبەجێ بکەن ئەوەش ئیمتیحانێکە بۆ حکوومەتی هەرێم ئایا احتیمام بەو بڕیارەی ئێمە دەدا ئایا حساب بۆ ئەو دەنگدارانەی ئەو ئەنجومەنانە دەدا. زۆر سپاس بۆ زۆر سپاس کاک عەبدوڕەحمان مۆندی سەرۆکی لیستی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی هێرا زۆر سپاس بۆ ڕێکەوزەکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە بەڕێزیشیان لە سلێمانیەوە لەگەڵ ماوەرەوە زۆر سپاس بۆ بەڕێز تۆفیق مستەفا فاڵێورا بۆ سکرتێری ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە بەڕێزیان لە هەڵەبجەوە لەگەڵ ماموو سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.